لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی خۆمان بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی و کەلوپەلی خۆراک دیارە ئەمەش لە سەردانەکەمان بۆ ئەوەیە لە نزیکەوە ئاشنا بین بەو کێشە و گرفتانەی کە لەناو بەڕێوەبەرایەتەکانی خۆماندا هەیە. هەندێک لەو بەڕێوەبەرایەتانەمان پێویستیان بەوەیە کە لە نزیکەوە ئاگامان لە گرفتەکانیان بێ بۆ ئەوەی ئەوەندەی پێمان دەکرێت لە خۆمان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بازرگانی چارەسەری بکەین، ئەوانەشی کە بەئێمە چارەسەر ناکرێت بە تەنسیق لەگەڵ ئیدارەی گەرمیانیان لەگەڵ وەزارەتی بازرگانی محاولە بکەین ئەو گرفتانیان بۆ کەم بکەینەوانێ بۆ ئەوەی بتوان بە باشترین شێوە ئەو ئەرکەی کە لەسەریانە خزمەتی هاوڵاتیانە بگەێنە ئەنجام. گرفتەکان لە ڕووی کەمی میلاکەوەیە، لە ڕووی پێداویستەکانەوە شوێن و ڕێگەی ئەو بەڕێوەبەرایەتیانەمانە کە لە ئیدارەی گەرمیاندا هەن دەمانەوێت بە شێوەیەک بێت کە بتوانن هەڵسوکەوت لەناو ئەو فەرمانگانە بکەن بە شێوەیە کە لە خزمەتی خەڵکدا بن، چونکە شوێنەکانی باش نەوێ ناتوانین. بۆ سایلۆی گەرمانی ئێمە هەروەکو سایلۆکانی تری هەرێمی کوردستان لە سەرەتا هێشتا تەواو نەبووە، ماوێتی بەشێکی ماوە بڕیارە لە ڕێی ئیدارەی گەرمیانەوانێ لە ڕێی سیڤیەوە کۆمەڵە پێویستمان بە کۆمەڵێک اختصاص هەیە بۆ ئەو سایلۆانە، وەکو مهندسی میکانی، وەکو دەرچوانی کۆلێژی کشت و کاڵ، وەکو ژمێریار بەپێی اختصاصەکان لە ڕێی ئیدارەی گەرمیانەوە بە بانگەواز بە ڕسمی داواکەین لەو خەڵکانەی ئەو کاتێک کە قەرارماندا دەست پێ بکەین سیڤەکانیان تەقدیم بکەن، ئەو کاتە بەپێی ئەفزەلیەت و بەپێی ئەو اختصاصانەی کە پێویستمان ناو سایلۆکەدا ئێمە ئەو خەڵکانە دیاری دەکەین بۆ سایلۆکە. بە خەڵکی بەمەرجێک دەبێت خەڵکی گەرمیان و کەلار و دانیشتووی ئێرە بن. ئەگەر بفریاکەوین ئەمساڵ حەز دەکەن کە ئەمساڵ بکرێتەوانێ، بەڵام ئەگەر نەکرێتەوانێ ئێمە لێرە بنکەرمان هەیە، بنکەرمان هەیە لەوە هەر گەرمەکان چۆن ساڵیان ڕابردوو گیرا وەردەگیرێتەوانێ، بنکەمان هەیە کۆمەڵە فەرمانبەر لێرە بە گرێبە ساڵانە دێن لێرە گەرمەکە وەردەگرن، بەڵام ئەگەر فریا کەوتین ئەوە فریا دەکەن، فریاش نەکەوتین بە وەکو ساڵی ڕابردوو بەردەوام دەبین. بەرزبوونەوەی نرخی کاڵاوشتومەک پەیوەندی تەنها بە هەرێمی کوردستانەوە نەبوو، لەسەر ئاستی عێراق بەگشتی نرخی کاڵاکان گۆڕابەوەی گۆڕینی بەهای دینار و دۆلارەوە. دواتریش پەتای کۆرۆنا و داخستنی هەندێک لە سنوورەکانیش ڕێکرد، ینی وای کرد کە نرخەکان گران بێ، بەڵام ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی بازرگانی و چاودێری بازرگانی لە هەر سێ چوارشارەکەی کوردستانە تیمەکانی چاودێری بازرگانیمان فراوان کردووە و چالاکمان کردو نەتەوانێەوە بەردەوام سەردانەکانیان زۆرترە. لە ئێستادا ئەتوانم بڵێم لەم دوو-سێ مانگەدا زۆرترین ژمارە لە داخستن و لە سزادانی ئەو بازرگانانە ئەو دوو مۆڵ و مارکێتانەی کە گرانفرۆشیان کردووە لە نرخی خۆی زیاتر بەرزبووەتەوە سزایان داون و بەردەوامیش دەبین. و بە تایبەتی ئێستا هاتنی مانگی ڕەمەزان نزیک بۆتەوە، من لێرەوە پەیام بۆ هاوڵاتیانی کوردستان ئەوەیە کە بەڕاستی پەلە نەکەن لە کڕینی کاڵاوشتومەک، چون کاڵایەکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە، پێویست دەکات بە هێواشی، چونکە هەر کاتێ بازرگان زانی کە بە لێشا و خەڵک دەچێت لە ناو مارکێتەکانەوە بۆ کڕینی کاڵا بە دڵنیایی ئەوە نرخی کاڵاکان گران دەبێتەوە، چونکە بازرگان وا دەزانێت. بۆیە هەوڵ مەدەن کە ئەو کاڵە زۆر بچنە ناو مارکێتەکانەوە بە ئەوەی پێداویستی هەفتەیەکیان هەیە ئەوەندە بکڕن بۆەوەی ئەو کاڵایانە ئەوەندە گران لەسەریان نەکەوێت. هۆکاری بەرزبوونەوە نزمەکە پەیوەندی بە هەندێک هۆکاری مەسەلەن زیاتی بەکارهێنانێتی، بەڵام خۆ دەزانی وشکەزەوی ئەم بێبارانێکیش ڕووی کردێرە خەڵکە ترسێنەوەی کە وشکە ساڵی بێ هەر لە ئێستەوە ئامادەسازی دەکات بۆ ئەوەی کە کۆمەڵی ئالەفی زیاتر کڕێیان لە جۆ لە شتیکە، بۆیە ڕەنگە ئەوەش هۆکارێکی کار پەیوەندی بە هۆشیاری هاوڵاتیانەوە هەیە. بەڵام ئینشاڵڵا ئەو وشکە ساڵی کە خەڵک چاوەڕێکاوە نابێت، باران زیاتر دەبارێت و بەرهەمی جوتیارانیش ئەم ساڵ ئێمە پێشنیارمان کردووە کە گەنم زیاتر وەربگیرێت لە سایلۆکان لەگەڵ حکومەتی عێراق. ئێمە داوامان کرد زیاتر لە 600 تا 700 هزار تن وەرگیرێت، پار 600 هزار تنیان لێ وەرگرتین. ئەم ساڵ داوامان کردو زیاتر لە تا نزیکە 700 هزار تنمان لێ وەرگرن و هەندێک لە سایلۆکەش ئەوەی کۆمەڵی سێ سایلۆکەش لە ئامادە هەوڵەدەن کە ئەوانیش گەنمی جوتیارانی خۆمان وەربگرنەوانێ. ئەگەر ئەم سایلۆانەشمان کەوێتە کارەوانێ ئێمە ڕەنگە ئیتر پێویستمان بە بنکەرەکانیش نەبێت، ڕەنگە خۆمان وەریگرینەوانێ. هەرێمی کوردستانیش ئامادەی هەیە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو بەرهەمەی جوتیاران بە ڕنج بە خەسار دەبن جوتیارەکانمان. بۆیە هەموو هەوڵەگەدەین کە جوتیاران زەرەر نەکەن، بەرهەمەکانیان ساغ بکرێتەوە، ئیتر لەناو خوا بێت یا لە دەرەوەی بازار بن. بەپێی ئەو بۆچوونانی کە تەسەوڕەکەین ئەم ساڵ ئەگەر ئینشاڵڵا باران زیاتر بارێت تەسەوڕەکە نزیکی 1.9 ملیۆن تن گەنم لە هەرێمی کوردستانە بەرهەم بهێنرێت لە هەرێمی کوردستانە. بەنسبە پرسیاری یەکەم دەوانێت ئەو قەدەغی هاتوچۆیە لە چەند ڕۆژی ڕابردوودا کە ئەو پەیامانتان بینی لە وەزارەتی ناوخۆ و لیژنەی باڵای بەرەنگاربوونەی کۆرۆنا ئەلان کرا، جمهوریەتی بازرگانی ڕانەگرتووە بەردەوام، بەڵام بە ڕێکاری تەندروستی. بەنسبەت ئاڵوگۆڕی بازرگانی لە
خۆشبەختانە گربەراورد بکەین بە ساڵی 2020 ئەم سێمانگەی کە لەگەڵ 2020 لەگەڵ 2020 تا زیاتر لە 1570 مۆڵەتی بازرگانیمان داوە ئێمە وەک وەزارەتی بازرگانی کە ئەمە بەڕاستی ڕێژەیەکی دڵخۆشکەرە کە زۆربەی لە هەردوو مامەڵە بازرگانەکان لە سنوورەکانی ئێران و تورکیاوە هاتوونەتەوەێ ئەو مامەڵە بازرگانیان کامان ئەوە ساڵانەیە بەڵێ بەڵام ئێستادا ئێمە ناتوانین ڕقمێکی دیاریکراوە بدەین بۆ چونکە ڕقمەکانی ئێمە کێت بە لە ساڵی 2020 لای ئێمە ئەوەی کە کراوە ئێمە زانی چۆنە بۆی بەرچاوی جنابیشتان ڕوون بێ ئێمە بازرگان دێت ڕەسید دانێت مەرجنی ئەو ڕەسیدەی کە 2 میلیۆن دلار دانێ بۆ هێنانی کاڵا کۆمەڵە کاڵاکە مەرجنی هەم 2 میلیۆنەکە بشت بهێنێ ڕەنگە جاری وایە بای میلیۆنە دلار شت بهێنێ بۆیە ڕەنگە ئەو ڕقەمەی کە لای ئێمە بێت دقیق نەبێت لەو داهاتی کە دیاریەکرێ بەڵام ئەو ڕقەمە زیاتر لە بەڕێوەتی گشتی گومرگ دیاریەکرێت چەندە بزابەت چەند هاتووە لە هەرێمی کوردستان ئەو بڕەپارەیە با وەزارەتی بازرگانی ئاگاداری ئەو کەیسە نین چونکە بەڕاستی پەیوەندی بە وەزارەتی بازرگانی ئێمەوە بۆ پەیوەندی بە بەڕێوەتی گشتی گومرگەوە هەبووە ئەوان سەرپەرشتی و پرۆسەیە دەکەن.